بۆگای تەمەن 11 ساڵ لە دار و کاغەز فرۆشتنەوە بوو بە ژن بۆ ئەوەی قەرزی دایکی بداتەوە. منە گریام ئەمیست کەسێک هاوکاریم بکات بەڵام هیچ بژاردەیەکی ترمان نەبوو. خاوەن قەرزەکە فشارێکی زۆری کرد بۆ سەرمان. بە گوێرەی ڕێکخراوی یونسێف زیاتر لە 12 ملیۆن کچی خوار تەمەن 18 ساڵی هەموو ساڵێک هاوسەرگیریان پێدەکرێت. ئەو کاتی هاوسەرگیریم کرد نەکەوت بوومە سووری مانگانەوە. لە ماڵی هاوسەرەکەم کەوتمە سووری مانانە. هەندێک لەو کچانە لە ژێرفشار دەستە ناو پرۆسی هاوسەرگیریەوە. ئەمەش وەک بەردەوام بوون لە سەر نەریتە کۆمەڵایەتیەکان و هەندێک دەڵێن تەنها چەند بژاردەیەکی سنوورداریان هەیە. من کچەکەم بە شوودا لەبەر ئەوەی هیچ شوێنێکمان نەبوو لێی بژین لەکوێدا بەخێوی بکەم. ئەگەر من لە خانوویەک دەبوومایە لەگەڵی ئەگەر خانووی خۆم هەبوایە وەکو ئێستا بە دڵنیاییەوە ئەم نارد بۆ قوتابخانە. پێویستی بەوە نەبوو لە تەمەنەکانی 11 و 12 و 13 ساڵیدا هاوسەرگیری بکات. دەیتوانی بخوێنێت و کارێک بدۆزێتەوە و یاخۆت فێری کارداریەک بێت. هاوسەرگیری پێشوەخت لە کۆمەڵگا جیاوازەکاندا ڕوودەدات. لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە زۆربەی ویلایەتەکان ڕێگە بە هاوسەرگیری خوار 18 ساڵ دەدەن. ئەگەر کەسەکان هەندێک مەرجی هاوسەرگیریان تێدا بێت. لەگەڵ ئەوەشدا ڕەخنەگران دەڵێن زۆربەی ئەو هاوسەرگیریانە بۆ خۆلادانە لەو یاسا و دەستورانەی پەیوەستن بە دەستدرێژی سێکسی کچانی تەمەن خوار 18 ساڵ. من ئەوم بینی کاتێک لە نێوان 13 و 14 ساڵیدا بووم. بۆیە یەک لە دوای یەک دوای چەند ساڵێک بەیەکەوە بووین. من لە تەمەنی منداڵیدا دووگیان بووم. ئەمە جۆرێک بوو لەوەی کە ئێمە ئەبوایە هاوسەرگیری بکەین. بۆیە من نەمویست ئەو بچێتە زیندان. بە گوێرەی چاودێرانی مافەکانی مرۆڤ ژنە گەنجەکان ئەگەری زیاتریان هەیە بۆ واسێنان لە قوتابخانە. ئەوانەی دووچاری ماماڵەکردنی خراپ و ژیان لە هەژاریدا دەبنەوە بە بەراورد لەگەڵ ئەوانەی کە لە تەمەنێکی گونجاودا هاوسەرگیری دەکەن. من منداڵێتی خۆم لە دەستدا. من حەزم لە چوون بۆ قوتابخانە بوو بەڵام ئەوان ڕێگەیان پێ نەدام. حکوومەتەکان دووچاری فشاری نێونەتەوەی دەبنەوە تا کارێک لەو بارەیەوە بکەن بە تاکە کەسییان بە گروپ بەهانایانەوە بچن بۆ ئەو یارمەتی ئەم کچە گەنجانە بدەن. شەوێک بەر لە ئاهەنگی مارە بڕین بەرپرسێکی ناوچەکە هاتە ماڵمان تا پرسیار بکات کە ئایا من دەمەوێت هاوسەرگیری بکەم. کاتێک گوتمنا ئەو ئاهەنگی هاوسەرگیریەکەی ڕاگرت. سوڵتان تومەردەم خۆشبەختی لە هاوسەرگیریەکەیدا دۆزیەوە. من هەرگیز هاوسەرەکەم نەبینی بوو نەمدەناسی لەگەڵ تێپەڕبوونی کات ئێمە یەکترمان ناسی. من ئێستا زۆر دڵخۆشم سوپاس بخوا. بەڵام حاڵەتەکە جیاواز بوو لە ناو زۆربەی ئەو بووکە منداڵانەی چاویان بە کورسی پرۆژەکەی دەنگی ئەمریکا کەوت. ئێستا تەلاقدرا و دەست لێ هەڵگیراوەکان نیگەرانن لە دەستدانی خوێندن و پەروەردەیان. ئەگەر من درێژەم بە خوێندنەکەم بدایە ئێستا دووچاری ئەو هەراسانکردنە نەدەبوومەوە لەلایەن خەڵقی ترەوە دەمتوانی کارێکی باش بدۆزمەوە. ئێستا دایکەکان خۆیان دەڵێن ئەوان پەشیمانن لەوەی منداڵەکانیان منداڵیان لێزەوت کرا. ئەوان هەرگیز نایانەوێت کچەکانیان لە تەمەنی منداڵیدا هاوسەرگیری بکەن. من ئێستا لە پێناو منداڵەکانم تێدەکۆشم تا ئەوەی من بینیم ئەوان نەیبینن. دەبێت یەکێک هەبێت لە پێناویان تێبکۆشێت. نەتەوە یەکگرتووەکان هەوڵ دەدەن تا ساڵی 2030 ئەو نەریتە نەهێڵن.